یەک پرسیار. کاتر باش کالیتۆر چۆن جیاوازی بکەین لە نێوان ئازاری پشت و ئازاری گورچیلە؟ ئەو کاتان باش طبعاً زۆر زار لەیان چارەخواز ئازار بۆ هۆی گورچیلەوە تێکەڵ ئەکرێت لەگەڵ ئازار بۆ هۆی دەماری پشت و تەشەنوزاتی ماسوولکەکان. طبعاً ئێمە چۆن جیایەکەینەوە شوێنی ئازارەکەی کە بە هۆی گورچیلەوە دروستە بێت لە لاتە نیشتەکانە دەکەوێتە ژێر پەراسووی یانزەم و دوانزەمەوە و کاتی دەستپێکردنەکەی کت و پڕا واتە چارەخوازەکە چەند خولەکێک پێش ئەوەی کە ئازارەکە بگرێت هیچ کێشەیەکی نەبوو لە پڕ ئازارەکە دەست پێەکەوە زۆر جار چارەخوازەکە خەوتووە لە خەو ڕائەپەڕێ و لەگەڵ جوڵە و هەناسەدان زیاد و کەم ناکات و زۆر جار نیشانەی تریشی لەگەڵایە وەکو بینینی خوێن لەگەڵ میز و ئەمەوێت خەڵک تریش باس بکەم سەبارەت بە ئازاری گورچیلە مەرجنی هەموو جار ئازارەکە خراپ بێت لەبەر دوو هۆکاری یەکەم زەنگێکە بۆمان ئاگدارکرینەوە کەوا پێمان ئەڵێت لەوانەیە هۆکارێکە بێ وەکو جوڵانی بەرد ئەتاوەکو ئێمە زوو تەشخیصی بکەین و هۆکاری دووەمیش گورچیلە کاتێک ئازار دروست ئەکا ئەگەر بێت و چالاک بێ و ئیشکردنی باش بێت بە هیوای سەلامەتی. زۆر سپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی